اما سطر وکه ام قوات پیشروی بون ساعة تنسيقي لقرص عمري سلطة یا گوند الپشمه یا عمر قامتیا الشمال دیار کرد ويريس بكنا سر أو جندي عمر قامتي اما سطر وکه مساعد اما سطر وکه سێ ڕۆژ دوای کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی ناوەران باریمە و خورسابات لە 20 تشرینی یەکەمی 2016 هێزەکانی پێشمەرگە بە پلانێکی جیاواز و بۆ پێشڕەوی زیاتر لە خورساباتەوە هێرشی دووەمیان دەست پێ کرد. ئاسمان تاریک و ڕوونە و پاشخۆ ئامادەکردن دەستکرا بە شکاندنی چەپەرەکان. بەپێی ئەو پلانە بێت هێزەکانی پێشمەرگە لە ناوەڕاستی هەردوو گوندی عمر قابچی و سماقیا بەرەو باشیک بەڕێدەکەون بە مەبەستی دوورخستنەوەی داعش و گەمارۆدانیان و دواتریش کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکە. ئاسمان وردە وردە ڕووناک دەبێت و هێزەکانی پێشمەرگە ئامادەن بۆ هێرش. بەپێی پلانەکە لەم قۆڵەوە پێشمەرگە پێشڕەوی دەکات و لە قۆڵی باشیکیشەوە هێزەکانی دیکە هێرشەکان دەکەن بۆ ئەوەی لە دەراویش بە یەکتری بگەن. روزا 23 هیوه ساعت 6:30 سپیده هاری کاریا خودی و همتا پیشمرگی قهرمان ما ساتر وکر کو ام دست پیک ابی پیلان جیبجی بکیم قوات ما دابش ببون سر قوات هندسی کویل پیشا قوات چند بفعص کردنا ریکا خو وکرنا ریاب شفر و باجرا قوات دی قوات درعیه کو او کو یا خرقیه هر آس تنگ کفته برسنگیه کو ببری تو در باز ببید قوات دی راتت قوات اسناداویه کو اسناداوی قوات بکت و قوات سی کو دی راتت کو سنگری بگیری تو ابر بیاد بجه ترن پر بکت ده اما ساتر وکر ساتر موکر شرکی قرص دست پیکر احتمالی نگونده علی قمچی و دست پیکر ما هادن سر جاده گونده علی قمچی ويري تشار انتحاري هاتنا راسي طبعا برجري داعش لو استيدا نبو وهر هبونيان لو قندانا بو عددي نبو كإنسان تصوري دكاتن وكو إعلام دكرا يان هند جار معلوماتي درباز دكرا كوجمارا يان زورا برجري يان زور كم بو زور ضعيف بون بتنيا لري سياري مين ريش كراو محاولة عندك بين لبر قوتی پیشروی پیشمرگی هر و تقی دوشکه و تقی قناص لدوره و یعنی کرد. لە دەستپێکی شەڕەکاندا و دوایکردنەوەی چەپەرەکان داعش لە ڕێگەی خۆکوژەوە بەرەو سەنگەرەکان هێرشیان هێنا. بەڵام هەرزوو لە مەودای جیاواز توانرا ئۆتۆمبیلە خۆکوژەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بتەقێنرێنەوە. ما وەک قوات زێرەبانی ئەم قواتێت پێشراویە بوون من سەرپەرشتیاوی قواتێت کرد ام نابین هر دو گندات پر دابین ویلی کو شارع تان نوی گندیش و گنداش خاری برخی مثل تاتن ما حسب و شارع کر بون کو انتحاری گهن عمل و شارع یه دست پیک انتحاری هات رکای پرمانات پاکان یک دی هات معتین متقان یک دی هات زیروانی بی علای کردستانش پیکر بی وقتی خود ساتر دای نتحقی
خساتر دا مت بخود تقان میلانو اکلی دا مت تقان هر پیشیام شفر و حفارت ما سنگ خندق لیدان و ساطل لیدان او شارع برین کو او انتحاری در باس نبن هر زی تأخیر نبو انتحاری کهات کو بگهت ساطری هر دیر برای خدای کو حفر الشارعی دای و ساطری لیدای دیر و محاوله کرد کو پروی تو بزوری تا میدان ما دانای بون سر هر دو جبهه چونکه وکی شاخ کردن عرضی بود نابین هر دو گون دادا میلان اگه دانای او سیاره نگرد زبری تا میلان اگر تو او انتحاری تقانده و کو مدیتی جیب گاراژ بو یا مفخخ کری بو برف مت هاتن او انتحاری تقانده و محاوله کرد انتحاری کادی استفاده جویی بکرد کو توس پیدا کرد انتحاری کادی هات صبغه زیروانی پیوه بو آلای کردستان لسر بو گله یادر که گرام بو محاوله کرد اول راحت هات میلان گله کادی دانای گلاوی درست نگرد گلاوی صفحه گرد تو تحسان نپخاند گشت ساتری پول ساتری درباز بید ساتری اول درباز بود گشت حفره پشت ساتری مالی دا بود چون که حفاری و شفری هر که شد کرد راستن گشت حفری نشد درباز بید مال هوا حتی ما جناب ولی بود قناتی 24 شاهد بود سویری یعنی ما اصل وی ساتری ما گله محاوله کرد چون که میلان یک مدانی زیر بید میلان هدف خونه اینید بسیله دی اکتیفور ما اوجی تقان خوشبختانه کلب ساتری بروی کلب رخ جنوبی همی پارچتوی چون برخ باشوری چون پشت اینکه یک عادی محاوله کرد بیت سیارکادی انتحاری گشت نیو کاری که طیاره هواپیمان تقاند اوجی نگشته ما یک عادی محاوله کرد در کویت گند سماقیه الویل در کتناوی طیاره هواپیمان اوجی تقانده یعنی 4 انتحاری الوی رخیمه چپ راستی هات بون رخی سماقیه ولی هاوان و قەناس بەدەستەکان لەلایەک و ئۆتۆمبیلی خۆکوش لەلایەکی دیکەوە پەرچەکردداری داعشەکان بوو لە ناوچەکە بە چەشنێک لە پاشەکشەی بەردەوامیاندا پشتیان بە خۆکوژەکان دەبەست چونکە تەواو گەمارۆ درابوون لە ناوچەکە والله احساسی ما عادی بود یعنی خب انتحاریکی هات زور نزدیک بود ما عادی بود یعنی هیچ خونه خبصاند و جنابی ها جیبو خو گلمه بو خو گلمه سیار بو عادی بود یعنی هیچ دیگ مدفمنه بود یعنی مثلا کو راوینک آنتشتگان احساسی که عادی بود یا ام عادی بود و پیش روید که عادی تا هیچ دیگ نبود اما ساتر وکه ام قوات پیشروی بوین ساعة تنسيقي لقرص عمري سنتي یا گند الپشمه عمر قاوت یا شمال دیار کرد ويريس بكنا سر أو بندي عمر قامتي اما ساتر وکه اما ساتر وکه پاش کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکە لە دەست چەکدارانی داعش بەرەو گوندی عومەر قابچی ڕۆیشتین هێشتا پاشماوەکانی شەڕ بەڕوونی دەبینرێت ئۆتۆمبیلی تێکشکاو خانووی ڕووخاو و پاشماوەی چەک و سووتانی پوش و پەڵاش و تەنانەت بووکەڕی پاشماوەکانی تەقەمەنی دەبینرێت
داعش بەشێکی زۆری ماڵەکانی ئەو گوندیان کردۆتە شوێنی حەوانەوە و تەنانەت بارەگای خۆشیان. لە یەشێک لە ماڵەکان پاشماوی بریندار و کوشتارەکانی داعش دەدۆزینەوە کە پاش ئەوەی بەرگول لەو زەبدی پێشمەرگە دەکەون دووریان دەخەنەوە لە ماڵەکە. ئاواژێ لێرە بریندارەکان نازم بریندارش کوژرا چونکە ماتی لێرە نەماوە کە هەڵاتونە زۆر شاردەوە لەبەر بوون شتیوە کە بوونەکەی ئەمە خوێنیوانە ئێرە تونێلەکەیانە چوار دوو دەرگان هەیە یعنی دەرگەی دیژی بەکەم بەس دەرگەیدی قەپاتن یە بری حتا دمە هەیە دەر نەشاینە دەرکەن عنیا مجال نەبووە مەزی سەوادا گرتی ما شەڕێت گەڕانە کردی جێخۆ کاملەکرینە گەگەوەشە ئامادەی نەبشینێت ناودا گەر هیچ ئامادە بن. داعش لە نێو ماڵەکاندا لە ڕێگەی نەفەق و شکاندنی دیوارەکان چەند خانوویەکیان بەیەکەوە بەستۆتەوە. لە یەکێک لە خانووەکان تونێلێکی گەورە دەبینرێت. ئەو تونێلە بۆ دوو دەرگەی جیاواز دابەش دەبێت و لە خانوویەکی تر دێتە دەرەوە. لە ناو تونێلەکەدا خواردنی قوت و خورما و نان و ئاو و پێخەوی نووسن چەند پێداویستێکی دیکە دەدۆزرێتەوە. پسکێتیان هەیە کە شیرین نەبێت کە خۆیان لەبەری بگرن کە تۆشی ئیسحال و شتیوانە بن لێرەوە ئەگەر مەجالیان نەبێت ئەم پسکێتە ئەگەر ئەبەژی سێلانەوە کاتی تێنی دەبن ئاویان بەدەست ناکەوێت ئەوانە بەکاردێنن. ئەوەژی خەر وایرە خەپە وارەی ناندیە هەڕەکەن ئەوە خەر هەمەری ئاخر درێلی لێدانە ئاەک وەرە کۆرە بریە بە دیچەکریە ئەوە خەپە دروستکردی خەر ئەو لێرە بەس پلاکەکە پێ دەکەن ئەمەم شتەکانیش دەکەن ئەوە خلوێرە دەردکەویت ئەوە گرێ خاتە کۆرە بێ حتى مالي دي هەڵبانەیە باریان دەکرد و سەرێ خستین و بە وای ئەودی حەبلەکان ڕاستڕایە دامردە سەرەوە چاتۆنەڵدی هەر لە نێو خانەوەکاندا پاش کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکە پێشمەرگەیەک ماڵی خۆی دەدۆزێتەوە و چیرۆکی جێهێشتن و یەکەم جاری بینینی ماڵەکەی دەچێڕێتەوە.
چۆن بوو خانووەکە چۆن بوو والله خانوه وتمشى مو زرر هیچ نما مو خندقه وكتشتك هیچ نما ناخۆشە کە ئێستا دەبینی خانەکە دەبێت لا والله ناخوش شوف چەند نەفەر لەو خانەی دەژیانە او مال او مال براما او شي براما همو پێشمەرگە و پۆلیسێک مو دانیشتن هم خێزانە و دایکم و شي برام خێزانش و برام خێزانش ئۆکێ ئەتویستە لە پێشمەرگی بله لەکێوە پێشمەرگی للي وصل دوازده سيرتشي عمر قابشي خير لساتري ژگەت سەنە لە پێشمەرگی هو 4 سال 4 سال من پێشمەرگە ئێستا کە دەبینی هات بۆ خۆدێک وان ئازاد کردەوە ئۆکێ بڕۆین لەناو خانەیەکە بگەڕێن هەندێک شوێنی قەدیما پێشانێ وەرە بابە الحمد لله كنترول بو او زور باشا الحمد لله او زور اعتياديه الحمد لله بيش ما قصاغ بو اشني ايوه بەپێی پاشماوەکانی شەڕ و چیرۆکەکانی پێشمەرگە بەشداربووەکان شەڕێکی گەورە لەو گوندە ڕوویداوە لەبەر ئەوەش داعش پێشبینی ئەو هێرشە لە ناکاوەی نەکرد بوو فریای ئەوە نەکەوتووە ئەو ناوچەیە بۆ مرج بکە تەنها چەند بۆمبێکی خێرانە بێت کە لەسەر ڕێگاکاندا بە پەلە چاندبووی لەو شوێنەدا داعش پلانی بۆ پەرچەکردار و هەڵاتندا نابوو لێرەدا شەڕێکی زۆر ڕوویدا بەپێی شایەت حاڵەکان ژمارەیەکی زۆری داعش لەو شوێنەدا کوژران و پاشماوەی خوێن و لاشەی داعشەکان لەسەر شەقام دیارە کە پاش کوشتن و بریندارکردنیان بۆ دواوە ڕاکێشراون وەکی یا دیار وەکی کە دیار مەدزانی حکوەتە نەجیهۆیە سەرەکی بۆیە بەس کۆ ئەو پشکیری ڤەکێشان کریە هاتنە vêrê wan du şevê dimayîkê li vêrê nevestîne ve cê vehewiyana wan ême batalyonê komando li gel ew hêzane bejdar bûn ke bû paqişkirina vî gundî roja 24 heyvê me gund dûrpêç kir bû 25 heyvê jî ferman bû me hat ku em gundî paqişkin ji terorîstin Daeş 25 mangê me du lave hêriş kire ser ji bakurê gundî û ji başûrî ew wextê em hatîn bakurî ve ji vîlayê ve hatîn ewana miqaweme kir miqawemeka tund kir her hilvî cî ew cîwa diyare cî ew cî lê hatine kuştin بۆ چۆن هاتن لەو ڕێگاوە هاتنە پێش بەێ ئەم دو ڕێگای هاتی تڕمبیلت خۆی خۆشدا بوون ئەوانە vêrê miqaweme kir belê morala pêşmergê ji geleka berz bû tundî bersvawa da û nizîkî heft laşên terorîstên Daeş pêxist nebare
ئەو کۆتی ئەم هاتین ئەم گەشتینە ئەو سەرێ هەبێ ئەو جوگایەتی ئەوەی غرفەکەیە الوێرێ ئەوانە تەقەل مەگەر بتوندی قادیفێ چەکە قادیفێ و بکەیسیە وەکی مەدیتی ئەف تروریستنە بالوێرێ نەوەکی هەر جارە هەندە جارە توندی gelek توندی و تکتیک شریب کردینا بس یادیار بو اوانا هند شارزایی نبو که همی آخول ویری راستیابون و ویری تقد گر بو ما هدفه که بسانهی بون وقتی هم گیشنی او بو کلخت وامه اخس نویره فرمان لما هاتوا 25 مانگه کویریش بکنه سر او گنده عمر قامچی و ایماجی بدر ریگای هاتنا او گنده وتيرورست داعش ليرش مقاومان يان زور ما كردو ماشي او قلتي او مقاومه لانقال وان كردو وامشيان يعني تشتكي صانه هيجي ترميوان بيخنا في عرض كنترول سر جندي بكاينا وبيشمركشي قلتي بحماس هاتوا نا جندي وبلياقتي برز هاتوا انا ما كنترول كردو جندي عمر قامچي وقلتي كما تاكيد هاتنا ناون دا جندي چتش ديار نبو بس وقت ما او بدر ريكا هاتنا ايمان او ريكي جاده سريده هاتنا ولا او جاده جي هاتنا وقت ايمان قال نوير ديارك او لميش نبي 4 5 نفر شوان لوير جه دان ابو مقاومه لو مان كردوا ايما جي هاتنا قلتي لا تنشتيش لو مجبك هدفك يسير بي ام تكون مقاومه القروانه بكنو وبشن ترميان بيخنوي ارض وكنترول سر منطقه بكينا اما بدايه من ليره داكتين قوتك من هموي قوتي بيشمرغي داكت ليره هاتين بريغا داتين هاتين او زورغي فوق كان لي كان يربو هم يعني ليره توزعبين شوك ماينه وليره والله جا داكتين بيردا هاتين ويرا تشينا او غوندوا تشينا او غوندوا انت عاريق لو من هات انت عاريق هات لو منات وهات السجادي جماعتك لبشمامين لوانشين والله أيكتو قلت ما دبابة وأنت عاريش دي ولا ولادي فورد بو فورد شيء مقبض بو والله فورد كهاد لومان تقريبا صدمة ربقاته ما دبابة كليدا تقانديوا ما تشين هتا قندكي هو خلكك تقريبا مدني بو ده نفرق بو هات النومان خوي تسميني ما كنت على مسفيال ده والله مش راوس تاينو لو راوس تاينو ديار بو قوتي أولاي لولا ساتر ليدا هيت لولا ساتر ما بس ريم قطع كردوها لبا انت عاري زاده كم قطع كرد استاذ اقدار هي كم دقيقه ساتر شكال احساس مزور بدل بخوشي وزور بدلش خوش من هات مجرو پێشمەرگە ڕوبەڕووی سەختترین دوژمنی مرۆڤایەتی بۆتەوە سەختترین دوژمن لەسەر گۆی زەوی دوژمنێک هەموو تەکتیکێکی نامرۆڤانە بەکاردێنێ بۆ سڕینەوەی ڕای جیاواز و لەناوبردنی شارستانی پێشمەرگە لە بڕی جیهان شەڕ دەکات پاش کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە پێدەچێت ڕۆژێک بێت پاشماوەکانی شەڕ کاڵ ببنەوە ئەوەی کە دەمینێتەوە ئاڵای کوردستان